وەفدێکی سەرکردایەتی یەکێتی گەیشتنە شاری کەلار بۆ ڕادەستکردنی قۆناغی یەکەمی ئەو بڕەپارەی کە هاوسەرۆکی یەکێتی لاور شێخجەنگی بڕیاری لێدا بوو وەک موچە بۆ کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا لە کەلار خەرج بکرێت. هەفتەی ڕابردوو هاوسەرۆکی یەکێتی لە میانی سەردانەکەی بۆ کەلار سەرڕای بڕیاری دابینکردنی موچەی 6 مانگی کارمەندانی تەندروستی نەخۆشخانەی قەڵا هاوکات بڕیاری کڕینی ئامێری پزیشکیدا کە بڕیارە لە دوای کڕینیان ئەو ئامێرانەش ڕادەستی تەندروستی گەرمیان بکرێن. سەرپەرشتیی ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان تاکیدیان لەوە کردەوە کە هاوکاریەکان ڕۆڵی گرنگیان دەبێت بۆ چارەسەرکردنی بەشێک لەو کێشانەی بۆی کۆرۆناوە یەخەی بە ناوچەکە گرتووە. دادی ئیدارەی گەرمیانیان کرد بە مەبەستی ئەو پارەی کە 57 ملیۆن دینارە بۆ ماوەی 6 مانگ بۆ ئەو کارمەند و دکتۆرانەی کە لە نەخۆشخانەی قڵا کار دەکەن. ئمڕۆ موچەی مانگێکیان هێناوە ئێستا لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان ئەو مەبلەغە دێتە بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان بۆ ئەو کارمەندانەی کە ئیشەکەن. ئەو هاوکاری و یارمەتیەی کە هاوکاری مادیە مەبلەغەکەی 57 ملیۆن دینارە بۆ ماوەی 6 مانگ و دەرخستەیەکیش بۆ کۆمەڵێک ئەجززەی پزیشکی و دەرمان و پێویستی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید 19 نوێ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانەوە دراوەتە. بەڕێزان هاوسەرۆکی یەکێتی ئێستا خەریکی کڕینی ئەو پێویستی و کەرەسە و کەلوپەل و دەرمانان بەشێک لەو پێویستیانە لە هەرێمی کوردستان دەست ناکەوێ هەوڵیاندا لە دەرەوە بیهێن و لە کورتترین ماوە و کەمتری ماوە تەسلیمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانەکەن. لەو ڕۆژەوە کۆمەڵێکی زۆر کارمەند گرێبەسمان لەگەڵا ئەنجامداون بە شێوەیەکی یاسایی لەسەر ئەو بودجەی کە بە ڕێزیان دابینیان کردووە و پێمان وایە خەستخانەکە لەو ڕۆژەوە کێشەی لە ڕووی کارمەند و لە ڕووی پێداویستی ئەوانەوە بەرەو باشتر چووە، خزمەتەکە باشتر بوو. هەر وەزیری تەندروستیش پێرێ سەردانی کرد زۆر ڕازی بوو لە نەخۆشخانەکە. ئەم جۆرە هاوکاریانە ئەم جۆرە یەکدەنگیە زۆر گرنگە بۆ کاری ئێمە لە سنووری ئیدارەی گەرمیانە. تابان شێخ عەبدوڵڵا بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند ئەمە قۆناغی یەکەمی هاوکاریەکانە و بەم نزیکانە بەڵێن و هاوکاریەکانی تری هاوسەرۆکی یەکێتی بۆ تەندروستی گەرمیان دەچنە بواری جێبەجێکردنەوە. ئەو ئەندامی سەرکردایەتی یەکێتی بە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و لێپرسراوانی تەندروستی گەرمیانی وت وەک یەکێتی مەبەستیانە لەم دۆخەدا پشتیوانی دانیشتوان و تەندروستی گەرمیان بن. دیارە سەردانەکەی ئێمە ئەم هەواڵانەی لە ئەنجومەنی سەرکردایەتی کە سەردانی گەرمیانمان کردووە درێژە کراوەی ئەو سەردانەی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک لاهور شێخجەنگی و هەروەها هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بوو کە چەند هەفتەیەک پێش ئێستا سەردانی گەرمیانیان کرد. دیارە هاتنی ئەمڕۆی ئێمە بۆ ئیدارەی گەرمیان جێبەجێکردنی ئەو بڕیارە بوو کە ئەویش دابینکردنی موچەی کارمەندانی تەندروستی و نەخۆشخانەی قەڵایە بە تایبەتی. دیارە ئەمە یەکەم قۆناغی ئەو هاوکاریەیە کە جەنابی هاوسەرۆک کاک شێخ لاهور بڕیاری لێداوە. قۆناغی دووهەمی کەرەستە پزیشکیەکانە بۆ نەخۆشخانەی قەڵا. ئێمە هەنێک لەو کەرەستانە لە ناوخوا هەیە بەڵام بەشێکی زۆری کە گرنگە جیهازەکان لە دەرەوەیە لە پەیوەندی ئەوەیەن کە بە زووترین کات ئەو جیهازانە بکڕین و بیگەینینە نەخۆشخانەی قڵا. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دەرکەوتنی کۆرۆناوە لە گەرمیان لە ڕووی مادی و دابینکردنی پێداویستی پزیشکی هاوکاری تەندروستی ناوچەکەی کردووە. هاوکات لە ڕێگای دەستگای مرۆیی مامەوە تا ئێستا 3 جار هاوکاری و پێداویستی گەێنراوەتە ناوچەکە. بڕیار وایە لە چەند ڕۆژی داهاتووشدا ئەو ئامێرانەی پێویستن بۆ تەندروستی گەرمیان ڕادەستی تەندروستی ناوچەکە بکرێت. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.